ئەمە بازە قاعیدەمان هەیە ئێستاسانە کەلو سەردەمی ئێستا خاستن لە بۆ گەنجەکان زۆر پێویستە. بۆ نمونە زانینی حەدیث بزانی کە ئەو حەدیثە ضعیفە بەبێ ئەوەی تەماشای ئیسنادەکەی بکەیت. هەر بە مجەڕەدی گوێت لێبوو بزانی ئەو حەدیثە ضعیفە یان مەوزوعە هەڵبەستراوە. قاعیدەمان هەیە هەر بەبێ تەماشاکردن. ئیبن قەیم کتابی لەسەردانا والمەنار المنیف ئەگە بخوێنی وە لە مقەدیمەکەی تەماشاکە دەڵێ هەندێک لە تەڵەبەکانی خۆم پرسیاریان لێکردن گوتیان شێخ دەکرێت کتابەکمان لۆدا بنەی لە دەربارەی ئەوەی کە بە مجەڕەدی دیتنی حەدیثەکە یان گوێ لێبوونی بزانین ئەو حەدیثە صەحیحە یان غەیرە صەحیحە. بەڵێ دەتوانن کۆمەڵێ قەواعید هەیە بنچینە هەیە. جا حتا زۆر جاری وا هەیە خاستەن داعی و بانخوازەکان لەوەشە بێ ئاگان لەوەش هەر بێ ئاگان. یعنی مەسەیرم لەوە نایە حەدیثێکی ضعیف واز دەکا. یعنی لۆی لە مقەدیمەکە زۆر تەرکیز لەسەرەوە دەکەم کە بزانن علمی حەدیث زۆر زەرورە لەبەرەوەی حەدیثی بوختان بە پێغەمبەر صلی الله علیه وسلم باز دەکەن. یعنی درۆیە ئیفتیڕای بە پێغەمبەر صلی الله علیه وسلم کەسی دەیهێنی دەرێ پێغەمبەر وای فەرمووە صلی الله علیه وسلم بزانێت چەند چاک بووە چەند باش بووە. ئێستا من یەک نمونەت لۆ دەدەین دوایە لە حەدیثی مەوضوع ئینشاءالله زۆر دەچینە ناو ئەو بابەتە بەس ئەو کە برم بەخۆم گوێم لەبوو لە تەلەڤیزیۆن و بەیانی دەکرد دەگوت ئافرەتێک مێردەکەی لە ماڵێ نەبوو بابی نەخۆش بوو زۆریش نەخۆش بوو وەزعی زۆر خراپ بوو لە سەبانی بوو ناردی بە دووی پێغەمبەر صلی الله علیه وسلم بابم زۆر نەخۆشە گوتی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی مادەم پیاوەکەت لەوێنێ نابی بچیتەوە باش. بابی مرد ناردی یا رسول الله بابم مرد دەکرێت بچمە سەر جەنازەی گوتی ناکری مادەم پیاوەکەت لەوێنی و ئیزنی نەداوی گوتی مەچۆ دەرێ بردیانە سەر قەبران یا رسول الله لۆ تەعزیەمەندی هیچ ناچێ دەرێ و ناچێ دەرێ تەواو. گوتی کە بابیان شاردەوە مەلایکەت سوئالیان لێ کرد گوتی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی خوای گەورە لە بابت خۆش بوو بەوەی کە تو نەچێ دەرێ لە ماڵێ کە بزانە ئیتاعەت چەند مهمە. ئەو حەدیثە بوختانە بە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوەی باسی دەکرد خەریک بوو لەگەر بگریێ ئەمیش لەگەری پێ دەکەنم تو درۆیەکەی بەزاری پێغەمبەر صلی الله علیه وسلم بە خۆت و بە مەندیل و جبە و عەیبە گەلە ناشیرنە. یعنی پێغەمبەر صلی الله علیه وسلم تو تەماشاکە ئەوانە لەو لایدانە کە حەدیثەکە لە ڕووی ئیسنادەوە ئەمە ئەوەڵەن قسانی لەسەر دەکەن لە ڕووی ئیسنادەوە کەذاب و دەجال و خراپی تێدایە کە ئەسڵ و ئەساسی نییە ئەو حەدیثە مەوضوعە یعنی نەک بنم ضعیفە لەوەی برێت دەتوانی باسکەی ئەو مەوضوعە هەڵبەستراوە بە پێغەمبەر صلی الله علیه وسلم. دوای حتا لە ڕووی منطقی شۆگە تەماشاکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوەندە بێبەزەییە کە خوا ڕەحمەتە للعالەمین ناردی کابرا برێ بابم لە ڕوحدانە برێ نابی بچی دوای برێ یا رسول الله بابم مرد یعنی هەر نەچم هەر نابی بچی تو خوا ئەوە لە مەقامی پێغەمبەر دەوەشێتەوە صلی الله علیه وسلم تو فکر لێ ناکەیەوە لەلایەکی وا ئیتاعەتی عەلی ئەساس ئەو پیاوە بەجێی ژنەکەی کرد شتێک بینا دەکەی بەڵام لەولایە دەشتت تێکدایە پێغەمبەرت ناشرین کردی صلی الله علیه وسلم بەوەی وەچی یعنی حاشە لە مەقامی پێغەمبەر صلی الله علیه وسلم وەچی کەسێکی بێبەزەیی دێتە بەرچاو بابم نەخۆشە نابی بچی بابت مرد نابی بچی سەر قەبران نابی بچی نەکەی نەڕۆی نەچی یعنی ئەوە کەنجی لە مەقامی پێغەمبەر وە صلی الله علیه وسلم. کچی ئیمامی ئەبوبەکر دێ دەڵێ یا رسول الله داکم دێتە ئێرانە موشریکەیە باوەڕی بەخوا نییە کافرە دەیەوێ بێتەکردم ئەمیش یارمەتی بدەم لە پارە و لە سەردان و شتیوە بیکەم فەرمووی بەڵێ بڕۆ بیکە. یعنی لە کوفر گەورەتر هەیە یعنی پێغەمبەر وا بفەرمووی صلی الله علیه وسلم کەچی وا نافەرمێ. جا لۆی بەڕێزانم یعنی تەماشا دەکەی سەیر و عەجایبەکە لەو نوقتەیە لێک جوایز دەکەینەوە کە بێتاقەتمان دەکا ضعیف لەو لایەدانێ بەڵام مەوضوع و هەڵبەسترا و کاریسەیە یعنی تۆ ببیە کەسێکی داعی سبێنێ حەدیثێکی ضعیف و مەوضوع لێک جوایز نەکەی و قسە لە بۆ عالەمێ بکەی وەزعی خەڵک تێکەدە و تا مقەدیمەی صحیحی مسلم تەماشاکە عەبدوڵای کوڕی مەسعود دەفەرمێ ما أنت بمحدث قوما إلا كان لبعضهم فتنة. جاری وا تۆ قسە لەگەر هەندێک خەڵک دەکەی کە قسەیان لە بۆ دەکەی تەماشا دەکەی لە بۆ هەندێکیان دەبتە فتنە لۆ دەبێتە فتنە چونکە تەماشا جانیبێکی بیناکرد جانیبەشکەی تێکدا دەیان کەسی عەلمانی جێ لەو حەدیثە دەبی وەری دەگری دەیکاتەوە قسە دەڵێ فەرموو تەماشا کە ئیکاتە مەقالە دەرێ برێ وەنیە دەڵێ لە مەلافرارم جێ لێ بۆی مەندیلەکەی گەورەیە چی پێ دەرێت و دروستە بەس ئەگەر شارەزایی هەبی لە علمی حەدیثا کە زۆر زەروریە بزانی چە حەدیثێک صەحیحە و چە حەدیثێکیش هەڵبەستراوە ئەو وەختە تووشێ و گرفتانە نابی تووشێ و کێشانە نابی هەرەزانی بە مجەڕەدی دوو کەلیمە قسە بۆ بوختانە بە پێغەمبەر کراوە صلی الله عليه وسلم ئەسڵ و ئەساسی نییە. جا ئەو کتابە طبعا نزهة النظر في توضيح نخبة الفكر ئەوە لێرە فکر نووسرا بەزەوە فیکەرە بەخۆی ناوی کتابەکەی. طبعا ابن حجر ئەو کتابەی لە سەفەرێ دانایە یعنی کە چووە لە بۆ سەفەری لە ڕێی ئەو کتابە دانایە طبعا جا عولەما زۆرن طبعا کتابیان لە ڕێگا و لە شوێن و لەوانە دانایە
يعني ئەوەی ئێمە ئێستا وەختی خۆمانی تێدا زایع دەکەین، یعنی خوێندنی مەحساب کە تقریبا لە بۆ چییە؟ بەس کە تەماشاکەین ئێستا مقدمەیەک لەسەر حافظ بن حەجەر لە بۆتان دەرێن، بەس بزان ئێمە چەند کەم تەرخەمین و ئەگەر جوهود بکەین دەگەوینە چێندەر وەکەم تەرخەمی خۆمان بێتە بەرچاوی. دروستە؟ ابن قەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ کتابی زاد المعادی گەورەترین کتابە لەو کتابانەی کە نووسیت و بەقووەترین کتابیشە لە سیرەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. دەڵێ لە سەفەری حەجێ لەسەر پشتی حوشتری گوتم با بێ ئیش نەبوو، ئەو کتابم لەوێ نووسیە. باشە لە ڕێ یعنی ئێمە تەماشا دەکەین ڕێی ئەو پیاوە ساڵحانە کو دەڕوا بەڕێوە و ڕێگای ئێمە کو دەڕوا بەڕێوە. باشە ئیمامی قورتوبی، ئەو قورتوبی مفەسیرنا یەکێکی دیکەیە، کتابێکی نووسیوە المفهم لما أشكل من تلخيص صحيح مسلم، شەرحێکی کردیە لەسەر مسلم صحيح مسلم. طبعا لەناو خەڵکیدا باشترین شەرح چ کتابێکە؟ هەموو ئەزان وەنیە ئیمامی نەوەوی. ئەگەر ئەو شەرحەی ببینی دەزانی نەوەوی تەڵەبەویە، یعنی هەندە بە قووەتە شەرحەکەی. دروستە؟ ئەوە کەمکردنەوە نییە لە فەزل و گەورەی ئیمامی نەوەوی، بەڵام بە دیارخستن یعنی شەرح شروحات لەسەر ئەحادیث هەیە، بەڵام ئەو وەختە چاوت بە کتابی مفیم بکەوی ئەوجا دەزانی یعنی شەرحەکانی دی وەکو بڵێ نەقسی تێدا هەیە. دەڵێ من لەناو باخیرەی بووم، لەسەر پشتی باخیرەی ئەو شەرحەم نووسیە. باشە لێرە تەماشا دەکەی ئەهلی عیلم زۆر خۆیانەوە بە عیلمیمان دی کردیە، ئێمە زۆر جاری وایە تەقسیرمان تێدا دەبی. ئیبن الجەوزی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ لەوەی وەقتم بەلاژ نەڕوە، هەندێک خەڵک دەهاتنە کنم لە برادەر و دۆست و شتیوە، بەڵام بەڕێک هیزعاج بوون، یعنی میێوانداریان دەبایە هەر بکەم، چارم نەبوو. دەڵێ فکرم لێ کردو لێ کابرا وەقتم نەگری، ئێستاوە نییە خڕدە بنەوە دەست نەکرد مامۆستایەکی مامۆستا و دانیشە و بە سەعات و 2 سەعات. دەڵێ من مەجاری ئەوەم نەبوو. ئیبن جەوزی لە کتابی مەوضوعات دەڵێ حەدیثەکەی سێ چار لاپەڕەیە، دەڵێ تااقەتم نەبوو هەمووی بنووسمەوە، وەقتی زۆر دەبردم، ئەو حەدیثە هەتا ئاخری هەمووی درۆیە، هەرچەندی دژ ڕۆی وایە شکە دەنووسم، لەوەی تەمەن بەلاژ نەڕوا، بەلاژ زایع نەبی. یعنی تو تەماشا کە هەلاپەڕەکانی هەموو نەنووسیوە، دەڵێ و حەدیثە تا ئاخری کۆمەڵە قسەی دیکەی هەمووی درۆیە، ئەوە بیدایەتەکەت لۆ دەرم پێویست ناکە هەتا نیهایەتی حەدیثەکە لۆ بنووسم، لەبەرەوەی وەقت هەندە زۆر نییە. دروستە؟ جاو دەڵێ ئەو وەختی زیارەتی عالەمیم لۆ چدا نابوو، دەڵێ قەڵەمم تیژ دەکردەوە، کاغەزم دەبڕی، کتابەکانم ڕێک دەیخست، چکۆ لەگە کابرای گوتی ئەوانە فکری ناوێ، یعنی ئێستا تو مەرەکەب دانی و شتی دادەنێ و تەرتیب دەکەی، ئەوانە هیچ فکرکردنەوەی ناوێ، بەس کاتی کتاب نووسین فکرکردنەوەی دەوێ. دەڵێ لێ هەرستام کاغەزم دەبڕی دام دەنا لۆگە کابراش قسەم دەکرد چکەوانە هیچ تەفکری نایە، گوتم مادەم هەر دێن با ئەلەو وەختانەش وەختی دیکەم بە زایع نەڕوە. خەڵکی وا بوون لەگەر عیلم. ئێستا خەڵک زۆر بێهیمەت بووینە لە عیلم، زۆر بێتاقەت بووینە، تەماشا ئەهلی عیلمی قەدیم دەکەی ڕاست تەسمیل بم من بچمە و مارێ دانیش. حافظ بن حەجەری کە ئێستا باسی دەکەین کە ئەو کتابەی دانایە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بی، لە تەمەنی 4 ساڵی کە باسی دەکەن بابی وەفاتی کردیە، داچیشی پێش ئەو وەختە وەفاتی کردە، یعنی بەبێ داک و باب تەمەنی 4 ساڵی. باشە تەمەنیەکی گچکە بەیەتیمی گەورە دەبی، بەڵام کە تەمەنی دەبتە 9 ساڵ دەڵێ هەموو قورئانم لەبەر کرد، بوومە حافظ القورئان. دەڵێ لە بیرمە سوورەتی مەریەمم بە یەک ڕۆژی لەبەر کرد. ئێستا مەگە دەورەی بکەین و دەبی تەفسیرکەین و تەوزیحکەین و بە جوز و بە حیزب و بە نازانم چ دابنین بڕێکاکە وەرە سوورەتی مەریەم لەبەر کرد. دەڵێم بە یەک ڕۆژی سوورەتی مەریەم بەکامل لەبەر کرد، وایە کە عومرم بووە 9 ساڵ هەموو قورئانم لەبەر کرد. دەڵێ کە عومرم بووە 12 ساڵ لە حەرەمی مەکەی تەراویح من عالەمی دەکرد. تەمەنم 12 ساڵ بوو، لە مەکەی نوێژی تەراویح عایدی من بوو، ئەمن لە بۆم دەکرد. لەبەرەوەندە کابرایەکی بلیمەت و بەقووەت و بەهێز بوو لە عیلم و لە زانست و لەو زۆرە شتانە. باشە دەڵێ لە تەمەنی 23 ساڵی دەستم بە کتاب نووسینیە کرد. 23 ساڵ بوو تەمەنم، دەستم بە تەئلیفات و کتاب نووسینیە کرد. باشە 11 ساڵان قازی بوو، 30 ساڵان فتوای مسر عایدی ئەو بوو، چکە لە میسر لەدایک بووە. 30 ساڵ فتوای مسر عایدی حافظ بن حەجەری بوو. دەڵێ نێزیکەی لەلایەن 500 مامۆستای دەرسم خوێندیە. ئەمە ئێستا دەورەی بەشداری دەکەین چەند مهمە، 2-3 دەورەم بەشداری کردیە. دەورەیەکی و حاریچ
ابن جريری تەبەری دەژێرتەوە دەڵێ ماسیەکمان کڕی سێ تەڵەبە بووین لەکنەوە مامەستای دەماخین لەکنەوە مامەستای دەماخین دەهاتینەوە سڕێی ئەوی هات هە پێڕانە گەویشتین سێ ڕۆژان مەجالمان نەبوو ماسی سۆرکەینەوە دەرێ ڕۆژی سێم بە ساردی ڕاست خواردمان بەبێ وەسۆر و مەجال نەبوو ڕاست پارچێک وها کاکە قیچەشی بخۆ قیچەشی بخۆ قەڵا هەر بەبێ ئاگر مەجالمان نەبوو ماسی سۆرکەینەوە ئەمە ئێستاکە ماسی سۆرکەین و لۆی دادەنیشتین وەنیە تەنێرینە مەزڕعی و تەرتیبا دەکرێ و دادەنیشتن و ئەجا وەرە ئەتوو ئەو دوانە بینە بەرامبەری یەک ئەخە کووەچی ئەوانت لێ دێ دیدیتە یعنی بەس بزانە کەم تەرخەمی ئێمە چەند ئەو لەکن 500 شەیخی دەرسی خوێندیە ئەوە ئاسان نییە لەکنە و شەیخە بڕۆکەنە و شەیخە و بڕۆ وێندەر و شەوێ مذاکەرە بکە و بنووسەوە دەڵێ مەجلیسێکم هەبوو ئیملام تێدا دەکردو ینی دەورم تێدا دەکردەوە 1000 مەجلیس لەگە تەڵەبەکان دانیشتیمە 1000 مەجلیس باشە ئەوە حافظی ئیبن حەجەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بی 200 مؤلفات زیاتر کتابی نووسیە دەڵێ بەس لەکن حافزی عێراقی کە پیاوێکی زۆر ساڵح بوو چاک بوو طبعا حافزی عێراقیش کوردە ئەوی شەر مەبەستمەوە قەومیەت نییە خوارە خواستەکە باسی دەکەم بەس بەیانی حاڵی علمی حەدیثە کە لەکن کورد پێشتر چەند قیمەتی هەبوو ئێستا هیچی لێ نازانین ئەمە کەم کەسێک نەبی زۆر شت هەیە لێی نازانین لە علمی حەدیث حافظی عێراقی گەورەترین عالیمە مامۆستای ئیبن حەجەریە دەڵێت 10 ساڵن لە خزمەتی دەرسم خوێندە 10 ساڵی ڕێک ئەوەندەم ئیستیفادە لێ کردیە لە خزمەتی ئیبن حەجەری دانیشتمە لە جامیعی ئەزهەر لەگەڵ مزگەوتی عەمڕی کوڕعاز لەوانە خوتبەیەدا لە 20 مەدرسەی زیاتر دەرە دەرسم گۆتیتەوە يعني موهبەیەک طبعا لە میسر مزگەفتی عەمڕی کوڕعاز ئێستا شەرمایە نازمە گۆ کەس نەچوینە میسر مەمچینە ئەمە چوومە لەوێ دیتیمە جامیع ئەسار مزگەوتێکی زۆر زۆر گەورەیە جێژنان ئەگەر ئەوە بکەن و قەنەواتی میسری یەکسەر نەقل دەکات جامیعی ئەزهەر ئەوە جامیعی ئەزهەر چونکە جامیعی ئەزهەریشە لە مزگەوتەکەی دوور نییە لەوێن دەر مزگەوتێکی گەورە ئیبن حەجەر ئەلەو مزگەوتەش لەوێن دەریش خەتیب بووە ولا مزگەفتی عەمڕی کوڕی عاسیش جا شتێکتان لۆ برێ مەر وەکو دەرێ زۆر جار وێ لۆ ئیستیعادەت الفکر کە ئیستیدرا دەکەین لە مەوزوع دەرەچین محەممەد غەزالی هەیە نووسەرێکی بە قووەتە دەڵێ کە کەیفم بە عەمڕی کوڕی عاز نەدەهات لەبە تاریخن کە دەخینی و هەندێک حیاتی سەحابە کێشە و مەشاکلی تێدا بووە بەدر کەیفم پێ نەداهات ڕقم لێ دەبەوە کە کردمیانە خەتیب لە مزگەفتەکەی وی لە مسر ئەوەی کە ئیبن حەجەر پێشتر لێ خەتیب بووە دەڵێ مزگەفتەکەم خاوێن کردەوە و ڕێکم لێ خست و زۆر جوان خزمەتی مزگەفتەکەم کرد کە لەو مزگەوتەی بوویمە خەتیب دەرێ سوبحان الله شەوێ عەمڕی کوڕی عاسم لە خەوێ دیت هەر عینەوە سەحابە کە دروستی کردی ئەو مزگەوتەی دروست کردی دەرێ گوتی گەردەنت ئازابی لەوەی ڕکرد لە من دەبتەوە مادام مزگەفتەکەت خاوێن کردمەوە گوتی لەو ڕۆژێ گوتم وەڵڵی وعد وابیزارش کە من بێئەدەبی بەرامبەر بە سەحابان نەکەم بە دڵیش ڕکم لێیان نەبتویان قسەیان لەسەر نەکەم گەردەنت ئازابی مادام مزگەفتەکەمت خاوێن کردەوە لەوی دیکە گەردەنت ئازابی یعنی تو تەماشاکە ئەهلی علم کە تەماشایان دەکەی زۆر بەو دینیەوە ماندی بوونەوە زۆریش خزمەتیان کردیە لێ دەیان فەرموو سەهری لتەنقیح العلوم ألذ لي من وصل غانية وطيب عناق دەیانگۆ شەونخوونیمە لە دیار ئەو عیلمەی گەلە خۆشترە لەو کەسەی طیبی عناقی زۆر بۆنەشی زۆر خۆشە ئافرەت ئەو بۆنە خۆشەی لە خۆی بدا کابرایەکی فاسق و فاجریش کە لەکن ئافرەتەکی خراپەکار دەبی چەندری پێ خۆشە و بۆن خۆش و ئافرەت و هەمووشت لە بەردەستی فەرهامە وەڵڵاهی ئەمە کە شەوان عیلمی مدارەسە دەکەین ئەلەو کابرایە لە ژیانی خۆشتر داینە یعنی ئەوەندە درمان پێ خۆشە ئەوەندە کەیفمان پێ ئێستا تەڵەبە ناخین منداڵ ناخین و بە زۆرە نێرنە مەکتەبێ و بوویتە ئیجباری و بوویتە و زۆرە شتانە پێشتر وانە بوو بەرەکەتیە بوو بەخۆی دەچووە مدارەسەی دەکرد و بەخۆی مباشرەی دەکرد و شتی زۆر فێر دەبوو بەڕێزان ئەوە وەکو مقدمەیەک بوو لە بۆ چوونە ناو بابەتی علوم الحەدیث یعنی علومی حەدیث ئەوە بزانە علمێکی زۆر گرنگە هەر داعیەک هەر خەتیبێک هەر کەسێک علمی حەدیث شارەزان نەبوو ئەوە زۆر نەقوستانی هەیە لە ژیاندا یعنی ئیوەی نییە بڵم بەڵایی ئەوەی بکەین اعتماد کرێتە سەر علمەکەی چێتوە کە لە علمی حەدیث شارەزانە بوو ئێستا من هەر بەسیترین نمونە لۆ تامینم عالم هەیە فەقیهە فەقیه یعنی بمعنای کەلیمە فەقیهە زاهیدە بەڵام چونکە لە علمی حەدیث شارەزانە بووە کتابەکانی حەدیثی ضعیف و مەوضوعی تێدا بۆ نمونە ئیمامی غەزالی ڕەحمەتی خوای لێ بی چەند پیاوێکی زاهیدە و فەقیهە کتابی لە فقه هەیە بەڵام ئەوەندەی کتابەکانی ئەو حەدیثی ضعیف و مەوضوعی تێدا هی ئیمامی نەوەوی تێدانی ڕەحمەتی خوای لێ بی لۆ لەبەرەوەی ئیمامی نەوەوی هەم فەقیه بووە هەم لە حەدیثی شارەزا بووە
كتابەکانی ئەو زیاتر جێ اعتمادن لە هی غەزالی ڕەحمەتی خوای لێبێت لە ڕووی حەدیثەوە ئەویان لە حەدیث شارەزایە ڕۆیستاگە کتابی مەجموع بخینەوە کە هەتا بوابێ ڕیبای کردیە تەواوی نەکرد وەفاتی کرد ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوای لێبی تەماشایکە کولی حەدیثێکی کە دەینتەوە تەخریزێکی کاملی ئەو حەدیثەی دەکا صحیحە یان ضعیفە چێ ڕیوایەتی کردیە و چێ لە ئیسنادەکەیدا هەیە هەموو قسەیەکی لەسەر حەدیثەکەی دەکا معنەوە ئەهلی حەدیث شارەزایە لە حەدیث دروستە بەڵامی دیکە هەیە کە شارەزانی لە علمی حەدیث کتابەکەی پڕەبی لە حەدیثی ضعیف یان لە حەدیثی موضوع هەتا ئەو عولەمانەی کە ئەهلی حەدیثن بڕۆ تەماشایان کە کتابەکانی کەمتر حەدیثی ضعیف و موضوعی تێدایە جا إن شاء الله إما داخلي أو موضوع دبين بهم خوشة تواو اهتمامي في بدن أو بابتاني كباسي دكين ليرا نبرن لعلمي حديث حموي زيغاي دراسة كردنا زيغاي أوي كإنسان اهتمامي في بدا أوي بيويستي في كرد إن شاء الله شرح كش داخلين وقنا أما زياتر لسر متنكي دا دروين أو بخوي وقت خوي كنوسي بن حجر داوایان لێ کرد تەڵەبەکان هەر داوایان لێ کرد گوتیان شەرحێکمان لۆ لەسەر ئەو کتابە بکەی باشە چونکە پێشی ئیبن حەجەر هەندێک کەسی کە شەرحیان کرد دیارە هەندێک لە عیبارەتەکانی ئەو بەیتەکانی ئەو بە مەزبوط نەکەوتیتە بەردەست لۆی بەخۆی دەڵێ هەلە شەرحەکەی ئاماژە پێ دەکات دەڵێ ئینسان ئەگەر بەخۆی شعری خۆی شەرح بکا بە قووەتر دەیکا لە خەڵکی چونکە دەزانی چی تێدایە و چی پێویستە. الحمد لله الذي لم يزل عليما قديرا وصلى الله على سيدنا محمد صلى الله عليه وسلم الذي أرسله إلى الناس كافة بشيرا ونذيرا وعلى آل محمد وصحبه وسلم تسليما كثيرا أو عبارتاني كواضح بو من بسري ذاتي دفرموا أو عبارتاني دي كبيويس ذكرت إن شاء الله لسري رادة واستم هندي قصي لسردك كتاب لك ننقو شيء ونيا أما بعد قلت متنكي داخل أو أوي لقر إنجو جوائزة تقريبا بس حفتي دي من دي مسار سيستم إنجو إن شاء الله. أما بعد فإن التصانيف في اصطلاح أهل الحديث قد كثرت وبسطت واختصرت. طلع أهل حديث زوريان كتاب وشد له درباري أو زورشتان نسيوا وزوريان هي مطولة هي مختصر كرايتوا فمن أول من صنف في ذلك القاضي أبو محمد الرام هرمزي في كتابه المحدث الفاصل لكنه لم يستوعب. يكم كس كتاب نوسي لدرباري علمي حديث إمامي رام هرمزي بولا كتابك خوي بناي المحدث الفاصل بلام دلها مشتيشي لخونا قرت خوي دائما علم واهل بدايات ذاك دنوسريتن شرنيا بتوانيها مشتيشي تدا باز بكي أو علم دواية تطوير بيددري زيادة وإضافات زوري لبو ذكريت. والحاكم أبو عبد الله النيسابوري لكنه لم يهذب ولم يرتب. باشوي إمامي حاكم رضا ورحمة الله لبي أويش كتابه شي نوسي بلام أويش دلي زوري نبالاوتو زور بترتيب ريكو بيك نبو يعني إيويشي زور بدرنيا ابن حجر إيوي بناي معرفة علوم الحديث بو كتابك أو معرفة علوم الحديث إمام حاكم نوسيتي وتلاه أبو نعيم الأصبهاني فعمل على كتابه مستخرجا كتابه شنوسي بناي مستخرج وأبقى أشياء للمتعقب بلا مشتي زور لبود واي خوي بزيهشتيا. ثم جاء بعدهم الخطيب أبو بكر البغدادي فصنف في قوانين الرواية كتابا سماه الكفاية وفي آدابها كتابا سماه الجامع لآداب الشيخ والسامع. خطيب بغدادي أودو كتابي لعلم حديث نسيه كان كفاية أبيدي كيان الجامع لآداب الشيخ والسامع. طلب وقل فن من فنون الحديث إلا وقد صنف فيه كتابا مفردا. كم كتاب فن هي لعلم حديث إلا خطيب بغدادي كتابه تيدا نوسية. فكما قال الحافظ أبو بكر بن نقطة كل من أنصف علم أن المحدثين بعد الخطيب عيال على كتبه. طلع هركس إنصافها بحافظ أبو بكر ودله
هەر کەسێ ئینسافی هەبێ دەزانی محەدیثەکان هەموو وەکو برەی عائیلە و منداڵ و گچکەن لە بەردەستی خەتیبی بەغدادی. طبعاً خەتیبی بەغدادی لەبەر چ ئەو هەر نەستا یەک کتاب بنووسی لە هەموو علمی حەدیث، هەر علمێک کتابێکی لەسەر دانایە، یعنی زۆری کتاب هەیە لە علمەکانی حەدیث، لە علومی حەدیث زۆر کتابی نووسیە، یعنی زۆربەی ئەبوابەکانی کە دوایی دەشێنە سەری باسی دەکەین دەبینی خەتیبی بەغدادی کتابێکی لەسەر دانایە. ثم جاء بعدهم بعض من تأخر عن الخطيب فأخذ من هذا العلم بنصيب. لپاشەوی هات هەندێکی دیکە لە پاش خەتیبی بەغدادی بەشێکی زۆری لەو علمەی ئەو وەرگرت. فجمع قاضي عياض كتابا لطيفا سماه الإلماع. قاضي عياض أويش كتابي دانا. وأبو حفص الميانجي جزءا سماه ما لا يسع المحدث جهله. أويش كتابي ديكي دانا. وأمثال ذلك من التصانيف التي اشتهرت وبسطت لتوفر علمها واختصرت ليتيسر فهمها، إلى أن جاء الحافظ الفقيه تقي الدين أبو عمرو عثمان بن صلاح عبد الرحمن الشهرزوري نزيل دمشق، فجمع لما ولي تدريس الحديث بالمدرسة الأشرفية كتابه المشهور، فهذب فنونه وأملاه شيئا بعد شيء، فلهذا لم يحصل ترتيبه على الوضع المتناسب، واعتنى بتصانيف الخطيب المتفرقة، فجمع شتات مقاصدها وضم إليها من غيرها نخب فوائدها، فاجتمع في كتابه ما تفرق في غيره. فلو عكف الناس عليه وساروا بسيره فلا يحصى كم ناظم له ومختصر ومستدرك عليه ومختصر ومعارض له ومنتصر. باشي أوان دلي شيهات ابن صلاح الشارزوري كاتك مدرسي أشرفيي كوت دست لوين دردستي كرد با قوت نوع علوم الحديث أو كتاب إيدانك كتاب شي مشهورة بمقدمي ابن صلاح هرچند ئەویش هەندێشتی لەسەر هەیە دەڵێ ئەگەر تەماشای بکەی نازانی چەند کەس شەرحی کردی و مختصری کردی و نەقدی لێگرتیە و نەسرەتی دایە و یعنی ئەگەر تەماشا بکەین عمومەن هەموو ئەو کتابانەی کەوا نووسراینە هیچ مەجالێکی تێدا نیە، بەشێکی دەگەڕێتەوە لەو مقدمەکەی ابن صلاح چونکە ئەوەل کەس بووە ئەوها کتابێکی بكامل لسر موضوع علوم الحديث والمكان دانا كنيزيكي تشل نوعي حديث ضعيف جماردية لكتابك خويدا كأو أنواعنا هناك لفي شويش تيوانب أبو شوازا حديث صحيح حسن ضعيف هذا قات آخر أبواب كاني ليك كتاب داكو كردو مقدمي ابن صلاح مشهورة أو كتاب بلابو ديها شرح مختصرات وشتي لسر كراية. فسألني بعض الإخوان أن نلخص له مهم من ذلك. طلع عندي لابراهيم داوين اللي كدم كاوان لبو كرت كمو فلخصته في أوراق لطيفة سميتها نخبة الفكر في مصطلح أهل الأثر على ترتيب ابتكرته وسبيل انتهجته مع ما ضممته إليه من شوارد الفرائد وزوائد الفوائد. طلع هستم أو ناوم لنا تي شتي فريدو تشتي شاكو باشش هبو لقري دا ريكم يخست، يعني لقري دامناو لقر أو كتابا ريكم يخست. فرغب إلي جماعة ثانية أن أضع عليها شرحا يحل رموزها ويفتح كنوزها ويوضح ما خفي على المبتدئ من ذلك. أو زار هندي ترديسان داوان اللي كردم شرح يجل سر أو كتابا دابنم لو هندي شتي كناديار لبو أوانيك تازب دس بعلم حديث ذكن أوشيان لبو رم كموا. فأجبته إلى سؤاله رجاء الاندراج في تلك المسالك لوي أو كسجبتواني بيتنا أو بابا أوشم ولام داوة. فبالغت في شرحها في الإيضاح والتوجيه ونبهت على خبايا زواياها لأن صاحب البيت أدرى بما فيه. ضلي توضيحهم دا وكبلي زياد لبيويست لبرت لبروي صاحبي بيت كشتيشي دوسيا باشا زور باشتر دەزانی لە کەسێکی دیکە کە دێتن شەرحی ئەو قەسدەی دەکات ئەو بەخۆی دەزانی چی نووسیە و مەبەستی چییە. وظهر لي أن إراده على صورة البسط أليق ودمجها ضمن توضيحها أوفق، فسلكت هذه الطريقة القليلة المسالك. در حزم كرتوزك توضيحي زياد في بدم لوي زيادة روني بكموا. فأقول طالبا من الله التوفيق فيما هنالك. الخبر عند علماء هذا الفن مرادف للحديث. أما أولي ردس بيدا كانوا مقدمين
چێ علمی حەدیثی دانایە و بیدایەت یەکەم کەس چێ بۆ شەڕح کرایە هاتینە ئێرە. ئێستا بزانین خەبەر چییە؟ الخبر طبعا خبر ضلي مرادف للحديث، يعني سبري خبر سبري لكن عندي آلي حديث سبري حديث هردو شي بيك معنى كلمة كان مرادف يكتر نافتا يك معنى ذاكين. وقيل الحديث ما جاء عن النبي صلى الله عليه وآله وسلم، والخبر ما جاء عن غيره. عندي قلت أنا حديث أويل بيغمبري وبي صلى الله عليه وسلم، بلام خبر أويل غير بيغمبري صلى الله عليه وسلم. يعني وەکو برێ شتێکی تایبەتمەند بدەینێ کە گوتمان حەدیث ئەوە تایبەتە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم، بەڵام کە گوتمان خەبەر يعني لە غەیری ئەو خەبەرێک شتێک دێتن ئەوە پێی دەگوترێ. ومن ثم قيل لمن يشتغل بالتواريخ وما شاكلها الأخباري، ولمن يشتغل بالسنة النبوية المحدث. لوي أوي زور بتاريخه مشغول دبي پێی دەگوترێ ئەخباری. خۆی فەرقیشکەن لە مابینی دوو کەلیمە ئەخبار و ئیخبار. ئیخبار جاسوسیە، ئەخبار هەواڵە. باشە؟ یعنی زۆر خەڵکەی لە ئیخباری ئەو هایگۆ غەڵەتە و مستەلەح و زاراوایە لە ناو عامەکە بەکاردێ. ئیخبار نییە، ئەخبارە. چونکە ئیخبار گوتمان لە جاسوسی و هەواڵبردن دێ، بەڵام ئەخبار لە هەواڵ دان دێ پێ. باشە؟ نابینی خەتیبی بەغدادی عولەما کە لە سەریان نووسیە شعرێکیان داناوە لە سەری دەرێ ما كنت ما زلت تأدب وتجتهد في التاريخ حتى رأيت اسمك مكتوبا في التاريخ. هەندت باسی تاریخی کرد ئەو هاو عالەمەتینا ناو تاریخ وەوی هێمردووە هێمرد هەتا ڕۆژێک ناوی تومان لە ناو تاریخ دیت. یعنی توش کەوتێ ناو تاری بەخۆشت کەوتێ ناو وەزعەکەی. ئەویش ئەوەی هەیە تاریخ بەغداد کتابێکی گەورەی نووسیە. للمعلومات زۆر خەڵکی غەڵەت دەکەی. ئێستا مەسەر کتابێکە تاریخی خەتیبی بەغدادی بە ناوی تاریخی بەغدادە، یان مەسەلەن کتابی حافظ بن عساکری بە ناوی تاریخی دیمەشقە، تاریخ دیمەشق الکەبیر. کابرا دەزانی تاریخی خەتیبی بەغدادی 20 مجلد زیاتر باسی بەغدایە دەکا. تاریخی دیمەشق الکەبیر وەدەزانی باسی سووریای دەکات. دیمەشق ئەسڵەن یەک کەلیمە باسی وێندەر نییە. ئەویش باسی بەغدایە ناکە، هەر ناوی کتابەکەی ئەو هایە. نەخۆ باسی سەحابە و تابعین و عولەما و ئەوانەیە، بەس ناوی لێ نایە چ تاریخی بەغداد، نەک باسی مێژووی بەغدایە بکە کتابەکە لە ئەوەلی هەتا ئاخیری، یا و باسی دیمەشق بکە. کوی ئیمامی شافعی کتابەکەی ناو لێ نایە چ ئەلئوم، باسی چ دەکە؟ باسی داچی دەکە؟ عیلاقەی نییە، باسی فقهەکە. دروستە؟ زالوی زۆر جاروی چاوی پێ دەکەوی یعنی کابراوە دەزانی من کتابەکەمی لە مزگەوتێ كنز العمال في سنن الأقوال والأفعال. كنز العمال، عمال كابرايك عمله بروجكات بمزقفتي تاي بيكت برك عربي شي دزاني قلت ما مسا او كتابه باسي عملان دكا قلت اسم مناسبه لك عمليه قلت عمال جمع عاملين عامل يعني وي شي دكا هناك اوي اهل حديث ايشان كرديا سنتي بيغمبر صلى الله عليه وسلم لا قول ولا فعل كوي كرتو لير انا نزيكيت 6000 حديثي لو كتابه باس كرديا او اي هنديه نەک كنز العمال يعني خەزێنەی کرێکارەکان وەبزانی و باسی کرێکار دەکات ڕزق و پەیدا دەکرێت و هەموو جلدەی بخینیەوە ئەکید دەبێ پیاوەژی گەلە گەورە هیچی تێدا نییە هەمووی باس حەدیثی دەکات. دروستە؟ جا زۆر جارێک کابرا کتابێکی دەبینی بە تەسمیەک بەڵام ناوەڕۆکەکە ئەو بەس ناوە لەو کتابەکەی نەک بڵێم ناوەڕۆکی و کتابە شەمان ئەو شتە تێدا ئاماژە پێ بکە. وقيل بينهما عموم وخصوص مطلق فكل حديث خبر من غير عكس. عندك قوتيانا عموم وخصوص لما بينيان دايا هم حديثي خبره بلام هم خبرك حديث نية. وعبرت هنا بالخبر ليكون أشمل فهو باعتبار وصوله إلينا لبروي بخبرناهم هنا دلي باعتباري أوي ابن حجر دلي بويكا دقاتا إيما حواليكا قويشتي إيما إما أن يكون له طرق خبرتيا أوي تنرقايا شهبي أي أسانيد كثيرة لأن طرقا جمع طريق وفعيل في الكثرة يجمع على فعل بضمتين وفي القلة على أفعلة كالسري لي دردسي لو عبارتي معنى يا لأن طرقا جمع طريق وفعيل في الكثرة يجمع على فعل بضمتين وفي القلة على أفعلة تبي لنا وفاش نحو صرفش بخير ها شو زاري عبارتي حديث طبعا يقلب موضوعي علمي حديث دزان انتيا اوه كبش زاني حديث كو دخندريتو استا لا هند
يعني من سيرم دي خطيب لسر منبري نازاني حديثي بخينتوا باوريتان بأمن وزيري أوقاف فام خو طبعا أمنيشان لا بردية برا مش تندين كسيت كم ناتا برد نازان بخينتوا معنى حديثي نازاني بخينتوا تيجي عبارة كان نازاني بخينتوا وقت خوي غير السلطان مظفر الهوليري أو زور ذكر ونبو مولودي ذكرت جاب مولودي وشي استان نبو لما استاك كذكري زوري بيدع منكرات وزور اشتانت إذا أنزام ددري أو مانجا شي سفري رادي خص خلق سيد زمد سنان يم بلاش دخوارد لبرت شي يقول لبر خوشي بيغمبر صلى الله عليه وسلم لدايق بوا علماء شي قاز ذكر كخلق ناني عند اخوار تواو دبون حديثي لو ذا جيرانو باشا جاي ابن دحيه هي قصدم ليك كلمه قصيله لو تام باز دكم هاد لبي مجلس كي دانش امامي كندي ابو لبي حديثي دخين دوا حديثي دخين دوا حديث شفاعي له عالمي دخين دوا حديث الشفاعه مشهوره كبيغمبر صلى الله عليه وسلم باسك خلق لقيامه دسنكن ادمي عليه الصلاه والسلام چی پێ ناکرێ و دەست نەکەن یەک لە پێغەمبەرەکان چیان پێ ناکرێ ئیمامی کندی دەیخیندەوە حەدیثەکەی شەفاعەی خوێندەوە دەڵێ ئینەما كنت نەبیەن من وراء یحیەی کەلبی لەوێ دانیشت بوو وتی بخینەوە وراء يعني بضمي همزەکەی نەک بە فەتحەی ايش قلت لا انما كنت نبيا من وراء قلت لا وراء دبي نابي ابن دحية شو ماري شوي كتابة شي لسردانة الصارم الهندي في الرد على الكندي سبيني لوينارت لسيك ضمي او حديث او هذا خندريته يعني او هذا خندريته طب شاكر كتابي لسه من دانه بسم الله الرحمن الرحيم ايش كتابة شي دانه إذا كتابك عنوانه شي خوشي هي نتف اللحية عن ابن دحية يعني ذرهيناني موموي رديني ابن دحية ليك ايوه هو يزنازاني تيجي يعني بزانا دو كتاب يعني نوسي لسر يك ضمي زانا او حديث واذا خندريتوا يعني واذا خندريتوا يعني خلق استك لحديثي غلطك مذكر ومؤنث ليك زياواز ناكاتو زور او شتيشي خرابه ملوي دمانه في علم حديث بين اقوزان السيبه وهي كأو عالمي لا نحو شارزاي هي وقت خوي طلبه بو لكن حمادي كوري سلمه طلبه حديث بو نيزاني حديثي بخينتوا هر دي خينتوا دي يقول لقد لحنت قرب خينو كوبينيه كقراني بيك شي دري وشي غلطك او هذا كيان دنجي برزكاته يلا بقروا غلط هاي تجيب خينو دوباره سيبوه حديث خينو غلط لحمادي تورب والله لأطلبن حلما لا تقل لي لحنته تدا والله اذا سمع علم شي فاذا كان بحياتي بمنري غلطت والله شو بس ميلو ما دروس قراونا حويدانا يسدا خلق زوري سري درناتي دروستا لوي تقويم زمان بك خلق غلطنك بيشتر وابو خلق بيام قود غلط دك زوري بي عيبو بي زوان نبو يكون بأهل علم أو هاب غلط له عمشتي بخين توا استهزور باعتيادي كابر بغلط خين توا ضعيف يا خين توا حديثك بعكس دخين توا روايتك ناري درازم حديثك وهبزانم حديثك زاري سنكس جيلي باملاك وهبزم لو باري حديثك بيغمبر صلى الله عليه وسلم دفر من راس تكون ملات تسكي قابد قري وهبزانم نيويش اگر يقيني حديثك ميلي لو تقسم بناي بيغمبر صلى الله عليه وسلم زور خرافه لو قرنا بي شتر بستي بلاي زالو يبزانا ليك فتح وزمع ولا ما ليك خوش ندب لو حديثك ودا خندريتوا قراءتي كتابتي حديثك كوا وقت ما مستاك ما نبو صحيح مسلم لكن دخين بس خينو حديث بخينو زام كو دخندريتوا وقت طبعات وشدها بقوه نبو بلين يعني قراءتي صحيح مسلم حديثك بخينو تو شرح نبو بس زام زارد زام بخينو يانا حديث ما نخيندو هلاش كردبون هتا سن حديثك الدخين ولا صحيح مسلم ده حديث كو هذا خندرته كاك هم طريق بو بينو وهي خطيب وهي شهاده بو ينازم سيها لوين دريش هم خو ما لفنا نابو بخينو يا ربي دزارن وحديث بزانم غلطنا كم كو دخندرته حديث كواتم الزور في واسمان في دراسي كو علم دكين لبو شعر زابونا لا علم حديث باش
جالوي أو عبارة استاليرة دليم لأن طرقا جمع طريق وفعيل في الكثرة يجمع على فعل بضمتين ليرة تماشاكا أو عبارة كيسا زور خلقيوها بخينتو تيناغا أو كلمة طريق أجر جمع كرا لسر بدو ضمة والطرق أو هاخين دراوة دلالة لسر كثرتك يعني زور طريقي هي يعني أو حديثة يك طريقي نية إنما كومل طريقي زوري هي زانا وفعل في الكثرة يجمع على فعل طريق بيتت طرق بس بضمتين يعني طاءك وراءك هردوك بضمة بخين يوا وفي القلة أجر جمع كريتو بلام كما تشي بقرتوا لسوزني سدي على أفعلة لسوزني أفعلة بس أجر لو سوزني فعول هاد بدو ضمة أو لبو كثرة طريقة زورية يعني يستا حديثك ما نيدا الصحابي رواياتي دكا أو الطرق لو بكار دينين لوتش زورة ده طريق زورة حف طريق زورة حديث ما بيس طريقي هي أو بيقول الطرق درستا لو لبروي كثرة زورة باشا زاد فرمي والمراد بالطرق الأسانيد والإسناد حكاية طريق المتن إسنادش حكاية باسي طريق متن كذا يعني ريك لوي بما انت متني حديثك باشا وتلك الكثرة أحد شروط التواتر إذا ورد بلا حصر عدد معين ببيوي عدد معين دياري بكين كذا لنا حديث متواتر يستازور زار من جيلبوا خذوا كم زار هي جود لما لا بلا حديث متواتر الشا وناري كنازاني زاري وهي معلوماتي بينيا خذوا زار كتو حديث تقول متواتر أو حديثة يعني عبارته وحديثه وكو قرآن وايا حتى أوقصي علماء كذيكم باورد بآيات شو قرآن نبي بلا إخواني فرموا يان رتيكي وبي كافر بيونيا خوا بنامان دس وخوا فرموا وايو تبريوانيا دكا بيسوانا وايا حديثي متواتر شمان حكمي هي إذا زور خلقي ونازاني استا أجر يكك بري باورم بحديثي شي صحيح النية بي كافر نبي بس بقعت متواتر با لو حديث متواتر كما أو عالمي بي كافر بي جاري ويا كابرا سنة ردكاته قصي في غمر ردكي صلى الله عليه وسلم والله إيمان بيد ونما يكود زاني كاك أما أهل حديث أجر كابر باوري بحديث شيء صحيح نبو بينارين كافر سكو حكم كفر قريانا أما نهاتين لو يحكم بدي لسر خلشي تو كافري تو مسلماني إسلامي شيبتونيا وأتوجبرو دري لإسلامتي وهي كافر وهي فاسقة ويدرزني سلامي ليبكي أبيه مرحبا يدرزني نازامتي يكو مرقسي بلاش لو خوي ودكا كابر إنسان سن أهل علم بي كم ترق سلسل أو بابتانا دكا وقتك توابوا باش كاك هلير الرادة وستم مادام كاتك لو يدرس دواي أو إن شاء الله وقتك نخوين خوي لعلم النفس شتيكي ضل إنسان أجر كاتي توابو باش يقولتين كات توابو طلبة يكشتي ورناقري أفضل أجر سر موضوع إجنا ما حرام دقر توابو اعتبارات تطبيقك ماشى لدرس دواي إن شاء الله بيكتري دقينا وباسي شرحي 4 النووي إن شاء الله حديثي قام جفيدك السلام عليكم ورحمة الله